هەنجیر میوەیەکی وەرزیە، تەنها لە وەرزی هاویندا بەرووبوومی هەیە، بەڵام ئەو هەنجیرەی لەو باخەدا هەیە جیاوازە، لە هەر سێ وەرزی ساڵدا بەرهەمی هەیە، تەنها لە وەرزی زستاندا نەبێت. کاکەڕەش 30 ساڵ بەر لە ئێستا هەنجیرێکی بە دیاری بۆ هات لە هۆڵنداوە و لە ناو باخەکەی خۆیدا چاندی و لەو باوەڕەدا نەبوو ببێتە سەرچاوەیەکی بژێوی ژیانی. ئەو قەرەمە خزمێکمان لە هۆڵنداوە و گوتی ئەو هەنجیرە زمان بریندارەکە هەنجیری کوردستان، من هەنجیرێکت بۆ دێنم زستان دوو قەرەمت بۆ دێنم بیچینە بە لێو دەخوری، ئەو هەنجیرە عەرد و ئاسمانی فەرقە لە چاو ئەو هەنجیرەوە، من دوو قەرەمت بۆ دێنم بیچینە دەبی دەنگداتەوە عالەم بە حەزرەتی ئەو هەنجیرەوە بی، هەر ئەوە سات چاندمان هەنجیری گرت، من بخۆم ئەولادی ناو هەنجیرم تەعجوبیم بە ئەو هەنجیرە هەر ئەوە سار بە نمامی هەنجیری گرتیە نەمدیتێ چشتی وە عالەم شارەزای بوو لە دوی هات و ئەمەش ئیتمامان پێدا هەتا گەیشتە ئێستا هەموو سارێ 8,000 قەرەم 10,000 قەرەم ئێمە بنیاتە نین ئەگەر بەبەر خۆمان کەوێ عالم نێ و ئەو قەرەمە هەنجیرە نەبا ئەمانە چینێ لەبەر عالم لەوەتی کە شارەزا بووە بەبەر خۆمان ناکەوی کم بەبەر خۆمان دەکەوی هیوا هەیە بە 500 قەرەم دەکڕی هیوا هەیە بە 1000 قەرەم دەکڕی دەبا زبر و چیمیای ناوێ قەرەمی لاونی و دەبی بچینی قەرەمی عامودی بچینی وشکە بی ئەوە سار دەبی مقەیەتی بی هەتا خۆی لە عەردەدا خۆی لە عەردا لە هەموو خاکێک دەبی لە هەموو خاکە نەجاحەتی نایە هەنجیری خۆمانە لە هەموو خاکێک نابی یان لە دەمزێ یان لە ناو خۆشناوەتی هەنجیری خۆمانە لەو نەو عەجەیە دەبی ئەوە دەربەستی خاک نییە هەوا گەرم بی زوو دەگاتێ هەوا سارد بی درەنگ دەگاتێ تێگەشتی هەتا شەختەش نەیسوێنی کۆتایی بەو هەنجیرە نایە هەرخۆی لەگەڵمان دێتە ناو باخەکەی و جیاوازی نێوان هەنجیری خۆمانە و هۆڵندیمان بۆ دەکات و دەڵێت شایانی ئەوەیە گرنگی پێ بدرێت و بازرگانی پێوە بکرێت. ئەمە هەنجیری هۆڵندێکەیە من 4-5 قلم لە هەنجیری خۆمانە کردەوە کردمە ناولەپم کوشیم هیچ ئاوی نەبوو وەک قای ژوا بوو وەک ئیسفەنج ئێستا بزانن دوو قل سێ قل هەنجیر لەم هەنجیرە دەکەمە ناولەپم لە پێش چاوتان تەمەشای بکەن بزان وەک تەماتە دەتوڵقێتەوە یانەنا بزان لە ناولەپم دەمینێ ئەم سێ قل هەنجیرە ئەم سێ قل هەنجیرە لە ناولەپم تەمەشای بکەن وا دەیکوشم بزان هیچی لە ناولەپم دەمینێ لە ناولەپم مایە هەمووی چۆڕاوە عەرتڵقاوە یان نا ئەم هەنجیرەیە ئەم نعمەتەیە هەمووی قەڵەمی ئەم ساڵە هەمووی قەڵەمی ئەم ساڵە ئەوها قلەگری و ئەوها دەژێ ئەوها بەبڕشتە ئەوها زوو گەورە دەبی ئەوها بە نمامی ئەوها قلەگری ئەوە بە نمامی قلەگری هەمووی قلە لێرانەوە قلە هەتا سەری هەتا زستان هەتا شەقە دەکەوی ئەمە لە گەشە ناکەوی ئەمە هەنجیری دۆ دەگری هەنجیری هۆڵندی پێویستی بە شێوازێکی تایبەت هەیە بۆ چاندنی و لە هەموو جۆرە خاکێک گەشە دەکات و پێویستی بە ئاودانێکی زۆریش هەیە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.